ئەم شیلەی هەنجونەم ڕێاڵەیە فەرازە هەیە بەدەستە هەندلە فەرازە هەیە کارەباییە لە فەرازەکان لە سێ شانەوە تا هەشانە هەیە بە پێی پێویستی خۆت مە خۆمان هەمانە بە پێی پێویستی خۆت ئەم شانانە ئەەکەیتە فەرازەکەەوە فەرازەکە بە کارەبا بێ و خۆی هەڵێخورێنەوە کاربار دەبێ هەندە لە بەدەست شانەکان بەتاڵەکان لە ناو خۆیان ئەماری هەیە بەتاڵیەکە شانەکان بە بەتاڵی دەمێنێتەوە لای فەراز ئەو شیلەیە دەرەکەین تەنکێکمانەیە غەزانەیەەکە سەری شەبەکەی لەسرە ئەیکەن بەوە ئەی پاڵەوین خۆی پاڵاوتەیەەکە هینەکە لەسەرەوە ئەگرێت خەڵتەکەی لەسەرەوە ئەگرێت لەسەر ڕوونەکە ئەمێنێتەوە و ئەنجا لە خوارەوە بەلوعەیەکی هەیە قوڵێکە کێتەوەکێتەوە قوتان ئەو شانانەی کە دەمێنێتەوە ئەگە شانەکانی باش بێت بە پێی شانەکانە ئەگە شانەکانی سپی و جوان بێت ئەیکەینە کارتونەوە کەنە نایلۆنەوە هەڵی ئەگرین بۆ ساڵی ئاهیندا لە بەهارە بۆ هەنگەکانی دانینەوە سەریحترە وەکو کە خۆی ئەوەندە بڕوە هەڵاڵە بێنێ و هەنجون بخوا شانە دروستکە ئەم شانە حازرە ڕاستەوخۆ ئەو گەرایەتەکە ئەی وەکو دامێکی گەورەیە بۆ هەنگەکە کۆن نابێت ئەمە نا کۆن باش نییە گەر هەتا بکرێت ناکۆن نابێت کۆنەکە ئیلاخی بەڕەشێکی و هێویش چەند جار گەرایەتێکە و بیشواتەوە و مەسنە غەستێکا و مۆمیای دەکا وردە شانەکە ڕەش ئەبێ و هەتا ڕەشیش بێ کوونەکانی بەرە بچووکی دەمێنێتەوە چاوە شەش پاڵەکان ئەو کاتە هەنگەکە شور دەبێت هەتا شانەی ڕژ نابێت بەکاری بێنیتەوە من خۆم ئەندازیاری کشتتوکاڵیم و پیشەم هەنگەوانە لێرەش بە هەنگوینی سێ منتیقا بەشداریم کردووە کە هەمووی لەژێر سەرپەرشتی خۆمە هەنگوینی بێورێ هەنگوینی قزلەر هەنگوینی منتیقی بۆڵێ هەڵاڵە وەک ئەڵێن ڕۆحی گوڵەکانە یان نانە هەنجی پێ ئەڵێن هەنگەکان کۆیەکەنەوە لەسەر هەموو گوڵەکان ئەو گوڵانەی کە هەیە گوڵی دار و درەخت بێ گوڵی گژوجیا بێ یا گوڵەکانی کە ئەچێندرێن بەدەست مەسەن لە ناوچەی ئێمەی خۆشناوەتی چەندەها گوڵی خۆرزک هەیە گوڵی سروشتی هەیە گژوجیا هەیە دار و درەخت هەیە یەکێک لە وڵانەی کە لای ئێمە هەیە تەبەن لە مانجی چوار ئەڕوێت و گوڵەکە پێڵێن گوڵی کنێر ئەم گوڵی کنێرە زۆر بەبوونە وە زۆریش بە گوڵە جیاکەی یعنی لە ڕادەبەر بە گوڵە بۆنێکی تایبەتی هەیە هەر جیاکەش خۆی بۆنێکی هەیە جا ئەم هەڵاڵەیە هەنگەکان سەردانی ئەو گوڵاکەن هەر گوڵە و لە کاتی خۆیدا ئەبێ واتە بڵێن بۆ نمونە یەکەم جار گوڵی داری باوی ئەبی چەقەلەی پێڵێن ئێمە دوای ئەوە قەیسی ئەبی خۆخ ئەبی دوای ئەوە گژوجایکە پێڕائگا ئەمجا هەنگەکان سەردانی ئەو گوڵانە ئەکەن هەمووی تەلقیح واتە ئەپیتێنرێن هەموو هەر جۆرە گوڵێکە نێرومێ هەیە لە بووندا بەدەست خۆی نییە لە گوڵێکەوە نیشێت کە لی هەڵەگرێتەوە بەهۆی تەڕیەتی دەمیەوە ئەیلیچێنێ بە قاچەکانی پشتەوەیە کە ئەچێ سەردانی لەو گوڵێشکەوە تەواو بێ بۆ گوڵێشی کە بارەکەی تەواو نەبێ بەدەست خۆی نییە لێ هەڵەوەرێ لە ئەنجامی ئەو هەڵوەرینەی ئەو تۆزی ئەم هەڵاڵەیە ئەکەوێتە سەر گوڵەکانی کەش ئەبێتە هۆی پیتاندنی گوڵەکان سندوقی تایبەتی خۆی هەیە پێی ئەڵێن ژێرتۆر ئەم ژێرتۆڕە بەکاردێنین تەڵاشە لە هەمان کادا تەڵەیە ئەگەر بمانەوێ هەڵاڵە بگرین دەرگای خۆی هەیە دایەخەین لە ژێر تۆڕەکەەوە ئاچێت کە لە ژێر تۆرچە کوونەکانی بچووکە پێوە ناچێ لە قاچەکانی ئەکاتەوە و هەڵەوەرێ ئەمە پێڵێن تەڵای هەڵاڵە بڵێ هەڵاڵە ئەدێتە بێتچۆکان واتە کرمۆڵەکان کرمەکان یاخو گەرایەکان هەڵاڵە تێکەڵەکرێ لەگەڵ هەنجوین زائیدەن لەگەڵ خواردنی شاهەنگ ئەم سیانە تێکەڵەکرێ ئەبێت گەراکان دەرەچن ئەبن بە پاڵە بەڵام بۆ ئەگەر هەنگەکان بیانەوێ مەلیکا یاخو شاژن دروستکەن تەنانەت خواردنی شاهانە ئەدەنە بێ هەڵاڵە و بێ هەنجوین.
هەڵاڵە لەگەڵ زۆرەها شەربەت ئەخورێ لەگەڵ شیر ئەخورێ بە تایبەت لەگەڵ هەنجوین ئەخورێ لەگەڵ شەربەتی مۆز مێوژ هەنار پرتەقاڵ بە هەموو شێوازێک ئەخورێ و زۆر سوود بەخشیشە بۆ زۆرە چەندەها نەخۆشی بەکاردێ پرۆتینە یعنی لە ڕووی زانستیەوە پرۆتینێکی زۆر بەهێزە توانای جەستە بەهێز دەکات یعنی چەند تۆ لە توانادا ئەتوانی بەکاری بێنی چەند ئەتوانی بێ خۆی زیانی نییە خۆی کاری هەنگەوانی ئەگەر بێت و تەجروبەی علمی بکەیت کارێکی هێندە قورس نییە کە ئێمە لی تێگەشتین و ئێساش پێداویستەکانی ینی هەنگ بەخێوکردن زۆر لە بەردەستە و ئاسانە وەک خۆشم خولیای خۆم بوو هەر لەبەر ئەو خولیان بۆ هەنگ و ئینتاجی هەنگین هەیە بۆیە چوومەتە کۆلێژی کوشتتوکڵ زیاتر ئەو خەڵکانەی کە لە بەشی تۆبین لە دکتۆرەکان ئەوان زیاتر هەنجوینی ڕەشیان بەلاوە گرینگە پەشانەکە هەشۆکو بۆ نەخۆش بەکاری دێنێ لەگەڵ دەرمانە دەرمانی لێ دروزەکە ئەبێ ڕایاڵەکە بێت ئەم پشی لێ بێ هەشتا هەر وەکو حەزی خۆشەویستی خۆی حەزی لێدی بێخوا حەزی لە هەنجوینی سپیە زیاتر لێرە نازانم لای مەشتەریەکانی من چەند ساڵە حەزیان لە هەنجوینی سپی و بازنەی خڕ و ئەوەی کە تەبیعی خۆی دروستی کردووە هەشتا حەزی لەمەیە بۆ دەرمان بەکاری دێنێ ئەم فێستیڤاڵانە هەلێکی زێڕینە هەم بۆ کڕیار و هەم بۆ فرۆشیار بۆ بەربووم ساختنەوەی بەربوومەکان هەم متمانە گەڕانەوەی متمانەیە لە بەنی کڕیار و فرۆشیار ئەگەر بتەوێت کوالیتی هەنگوینت بەرز بێ یاخود بڕی بەرهەمت زۆر بێ پێویستە بە ئێمە دوورکەوێنەوە لە ڕێگەی بەخێوکردنی هەنگ بە ڕێگەی کلاسیکی پێویستە بە ڕێگەی علمی و بە ڕێگەی زانستی نوێ هەنگەکانمان بەخێوکەیت ژینگەی کوردستان هەموو ناوچەکانی شوێنێکی زۆر گونجاوە بۆ بەخێوکردنی هەنگ و هەمیشە کوالیتی هەنگوینی کوردستان هەمیشە لە پێشانگانە و دەوڵەتەکانە هەمیشە لە ئاستی یەکەما بووە بە حکمی ئەوەی ئێمە زۆرترین جۆری گوڵە سروشتەکانمان هەیە. ئێمە هەنگوینی چیمان هەیە ئەمە شەمەترینکەی پیاڵێن لە شاخەکانی خۆمانە هەیە سەدەها ساڵە ئەمە لە شاخی ئێمە ئاژی و لە شوێنە بەرزەکانە ئاژی هەر پارچەیەک لەمە کە ئەبینی بۆ خۆی هەنگەکە هەر پارچەیە بۆ خۆی ئەبینی ئەمە هەنگەکە ئێستا ئەمە هەنگەکەی ماوە زیندوو ئەمە بۆ خۆی هەنگەکە یعنی مستعمەرەیەکە بۆ خۆی مەلیکەی تایە نێرەی تایە کارکەریشی تایە ژمارەیان بڵێ ژماران کەمە چونکە ئەمە زیاتر لەو جۆرانەیە کە لە بە زستانە تەنها مەلیکە ئەمێنێتەوە مەلیکە خۆی سڕەکە هەتا بەهار لە بەهار ئەم جوارە دەسەکاتەوە بە ژیان و ودە گەشەکە بەڵام ئەمان ئیجتیماعی حاد ئیجتیماعیە بڵێ ئەمە ئێساوە کیلۆی بە 250,000 کیلۆی بە 250,000 دوای ئەوە هەر لە هەنگی بچووکە ئەم جۆرەمان هەیە ئەمە شار هەنگی بچووکە بەڵام جیاوەزە لەمە ئەمە لە منتیقە سادەکانە سەدەها ساڵ لای ئەژی بەڵام ئەمە چەند ساڵێکە 92 لە خانەقین تەسجیل کراوە 2003 لە بەسرا من خۆم 2003 لە کەلار
لەم هەنگەم لە ماڵانە گرتووە و لە باخەکانی خوارد کەلارەوە بووەوانە لە منتیقە گەرمەکانە ئەژی ئەم ژینگەی ئەم بە چیۆیە بەدارەوەە بەدارەکەەوە بە چوادەوری دارەکەیە شانەی هەنگوین دروستەکە لە خواردارەکە یەک شانی پەپکە شانەیەک دروستەکە ئەمە تەنها بۆ بەچکە و گەرایە تەنها بۆ بەچکە و گەرا و هەڵاڵی تەیەکە بۆ ئەوەی بەچکە و هینگە ئەوەی کە هەنگوینە بۆ خڕەوە ئەمێنێتەوە کە هەیە دوای ئەم ئەمێنێتەوە ئەم هەنگوینانەی خۆمان کە ئەمە هەنگوینی ئەپیزملی فێرایە و هەنگوینەیە کە ئەتوانرێت ژینگەی بۆ دابین بکرێ و بەخێو بکرێت کە هەیە و چەندەها جۆری هەنگوینی هەموو شاکانمان هەیە بێگومان من هەمیشە وتومە ئەو خانمانەی کە ئەیانەوێ پیشەی هەنگەوانی هەڵبژێرن وەکو پیشەی خۆیان من بەبێ مقابل و بەبێ ماندوو بوون هەتا ئەو کاتێتەوە پێویستیان بە من نامێنێ ئامادەم هاوکاریان کەم و بۆ هەموو ئام بۆ هەموو خاتونەکان ئەوانەی کە کۆلیژی کوشتکاڵیان تاوە کردووە لێرەوە پێیان ئەڵێم ئەگەر ینی کەمێک لە تواناتا هەیە کەمێک حەزت لە هەر بوارێکی چکە کشتتوکاڵ بەس بریتی نییە لە هەنگوین و هەنگ ئێمە زۆر بەشی ترمان هەیە زۆر ئیشی ترمان هەیە گوڵ بەخێوکردنمان هەیە زەرعەتکردنمان هەیە یعنی زۆر بوارمان هەیە کە ئێمە خاتونەکانمان بە هیلاکیەکی کەم ئەتوانن ئینتاجی خۆیانیان هەبێ و بەرهەمی خۆیانیان هەبێ بەڵێ وڵات زۆر گرنگ و زۆریش پێویستە بۆی کە ڕاستەوخۆ هەنگەوان و هاوڵاتی بەکتری ئاشنا بن و یەکتر بناسن هەنگاوانەکە دەرکەوە بڵین بزانێت چێ هەنگەوانە چێ بەرهەمی هەنگوینیە زۆر پێویستە و ساڵانە و فستیڤالانە کرێتەوە وڵای زیاتر لە دەستی یەکەم زمانی باشترە چکە تۆ ڕاستەخۆ ناڵم هەنگاوانەکە بناسی باشترە ئەتوانی ئەگەر خەلێکی ژەوێ بۆ هەنگاوانەکەی بەریەوە بەس لە بازارە زۆربەی هەنگوینی بازار ناڵم هەمووی بەس 150 معمل دروستی کردووە لە دەرەوە دێ لە سعودیاوە لە ئێرانەوە لە وڵاتانی دەوروبەرەوە دێن ئەسڵا هەر هەنگوین نییە هەنگوینی خۆمان لە خۆمان زیادە توانی هەناری دەریشەوە کرد هەنگوینی کوردستان هەنگوینەکەمان زۆرە الحەمدوللا بەس وەکو ئەم ساڵ ئەم ساڵ بەرهەمی هەنگوین کەم بوو بەس ساڵانی پێش و باش بووە بەهۆی وشکە ساڵیەوە بەهۆی نەبوونی بارانەوە ئەم ساڵ شیلەی گوڵ کەم بوو هەنگ نەیتوانی هەنگوین کۆ بکاتەوە لەبەرەوەی ئێمە مختبەرمان نییە باشترین شتەوەیە لە کەسێکی باوەڕ پێکراوە بیکڕێت یا لە هەنگاوانەکەی بکڕێت لە دوکانەکانیش هەیە بەڵام لە دوکانەکانیش ئەویش ئەبێ سێقە پێکراوە بێ کەسەکە باوەڕ پێکراوە بێ ئەتوانرێت بکڕوان ئەگینا هیچ شتێکی تر نییە کە بڵێ وەڵام من ئەتوانم بە چاو یا بە حرەکەیەک یا بە شتێک ئەتوانم هەنگوینی ئەسڵ و عادی لە یەک جاکەمەوانە هیچ شتێک تۆزە بە تام ئەتوانرێت بەس ئەویش زۆر نا ئێستا بۆ نمونە ئەوە لەوێ بۆ نمونە هێناومە شەکراوێکە لە تورکیا دروستکراوە خۆشی لەسەری نووسراوە لەسەر ئەو شوشەیە نووسراوە ئەمە شەکراوە و بۆنی هەنگوینی تێکراوە بۆنی هەنگوینەکەشم وەرگرت بوو لە حەلەویاتێک لە شوشەیەکی SBA پێڵێن ئەو بۆنەی تێەکەن ێسا یەک قەترە بکەرە ناوێنەوە بۆنێکی زۆری بەڵام بۆنەکەی خاص بکە بڵێنی هەنگوینە هەر کەسێک کە هەنگوینی ناسی بێ و زۆر تامی کردنشان یەکسە ئەو بۆنە بینی ئەزانێ ئەمە بۆنە و تێکراوە. هەموو ساڵێک لەم کاتانەدا پاییزەدا ئەم جۆرە پیشانگان ئەکرێتەوە لە پارێزگای سلێمانی بانکێش ئەکرین لایەن کۆمەڵی هەنگەوانانی محافزی سلێمانی دەین بەشدارە بین بە بەرهەمی سروشتی ناوچەی شاخاوی خۆمان ئەمەوێ هەنگەوانان ئینشەڵا باشتر بەرهەم بێنن و بە شێوەیەکی زانستیانەتر بەرهەمەکانیان بێن بۆ ئەوەی ئاستی بەرهەممان بەرز بێتەوە و ڕێنماین بۆ هەنگەوانان دەستکەن بە چاندنی دار و درەختەکانی کە
لە دەوری هەنگەڵان کە بۆ ژینگەی هەنگە بێەوە بۆ ئەو گوڵانە بەتاتی ئەو گوڵانەی کە ئاعتیمادی لەسەر بارانە لەبەرەوەی لە وەرگا بەتوندی هەیە لەسەر لە وەرگاکانی شاخەکان باشتر وایە ئەو توانە جارێکتر بگیرێتەوە لە پاییزا بچێتەوە کە ئەتیمای لەسەر بارانە بۆ ئەوی ئەو گوڵانە ئەو توانە نەفەوتێن و هەنگوین و ئاژەڵەکان و پەلۆرەکان تیش بەردەوام بن لە ژیانە. وڵای نرخەکانمان یعنی تۆزێک لە چاو هەنجوینی کە ئەوانەی لە وڵاتانی دەرەوە ڕادێ تۆزێک گرانترە فەرق و جیاوازی هەیە لەبەرەوەی خلاصەیە مە بەرهەمی دەستی خۆمانە زۆر هیلاکەکە بین پێوە لەگەڵ هیلاکبوونەکەشان بەرهەمەکەمان کەمە بەو شێوازە نییە بە تایبەتی وەکو ساڵێکی ئەم ساڵ کە وشکە ساڵی بێبارانی بوو ئەمە هۆکار بوو لەسەر بەرهەمی هەنجوین کەم بێت بەڵ بابین مشتری ئەیبات بە دڵێتی دواتر داوای کاتەوە داواکارم زیاتر هاوکاریان بێت باڵێن پێداویستەکانیان بۆ دابین کە کاراسانیان بۆ بکات ئەلەم جۆرە پیسیڤاڵانیان بۆ بکاتەوە بۆ ساکردنەوەی بەرهەمەکانیان ئەوانەی کە لێرە نمایش دەکرێن هەمویان 100% سروشتیە هیچ هەنجوینی شەکر و یاخود هەنجوینی ئەجنەبی دەرەوەی وڵاتی خۆمانی لێ نییە بە هیچ شێوەیە قوبوڵیش ناگرێت کە بێ بەشدار بێت لێرە لەم پیشانگانە.